وەرزی بڕینی هەنجوینە لە کوێستانەکانی باڵەکایەتی. تەیب ڕەفیق دانیشتووی هەولێرە و بۆ بەخێوکردنی هەنگ هاتۆتە کوێستانی ئاڵانە. 20 ساڵە بەو کارەوە سەرقاڵە و خاوەنی 400 پورە هەنگە. ساڵانە نزیکەی 1 تۆن هەنجوین بەرهەم دەهێنێت. وەک خۆی باسی دەکات سەرەڕای وشکە ساڵی بەرهەمی هەنجوینی ئەمساڵ لە باڵەکایەتی لە چاو ساڵی ڕابردوو باشترە. شکر بۆ خی گەورە ئەو ساڵ هەرچەندە وشکە ساڵیش بوو بەڵام بەرهەمی هەنجوین لە کوێستانەکان زۆر باش بوو. هەرچەندە لە شوێنەکانی تر وەکو برادران مەعلوماتیاندای منتیقەی سلێمانی هەنجوینی کەم بوو، منتیقەی دهۆکیش هەم هەنجوینی کەم بوو، بەڵام سنووری پارێزگای هەولێر هەنجوینی زۆر باش بوو. دەتوانم بڵێم ئەم ساڵ 600 هەتا 700 تۆن بەرهەم هەنجوین لە سنووری پارێزگای هەولێر بەرهەم هاتووە. ئێستاش ئێمە لەگەر برادران دەست دەکەین بە بڕینەوەی هەنگەکانمان. ئێستا لێرەدا شانەکان دەردێنین و دەیبن بەرەو شوێنێکی تایبەت لە دەستگای دەدەین و لە بۆ بازارکردن ئامادەیان دەکەین. هەرچەندە لەبەر هەنجوینی ساختە و هەنجوینی ئیرانی بازارمان زۆر زەعیفە، بەڵام شکر بۆ خی گەورە سەبرە دەبێت ساقیکەینەوە. لە ڕووی ئابوووریەوە مێشەهنگ بە یەکێک لە سەرچاوەکانی داهات دادنرێت و هەلی کار بۆ چەندین خێزان دەرەخسێنێت. سەرەڕای ئەمەش لە پیشەسازی دەرماندا بەکار دەهێنرێت. ئەمە سەرباری چەندین سوودی ژینگەیی و کشتتوکاڵی. بوونی کوێستانی زۆریش لە باڵەکایەتی و لە باری کەش و هەوا و فێنچی ناوچەکە و بوونی گوڵ و گوڵزارێکی زۆر هەنجوینەکەی بە باشترین هەنجوینی سروشتی دادەنرێت. بەڵام هەنگەوانان دەڵێن حکوومەت هیچ هاوکاریان ناکات لە دابینکردنی دەرمان کاتێک هەنگەکانیان تووشی نەخۆشی دەبن. لە کوێستانەکانش زۆرها گوڵ و گوڵزار هەیە. هەنگە لێ بەخێو دەکرێت ئەو هەنجینەی کە دروست دەکرێت هەنجینەی تەبیعی و سروشتیە بە بێەوەی هیچ شەکری بدرێتێ. هەنجینەکی زۆر تایبەتی هەیە، تام و بۆنەکی زۆر تایبەتی هەیە یەو ناوچانە. بە تایبەت ئێستا ئەمە لێرانەینە لەو دۆری ئاڵاینەینە تام و بۆنی ئەو هەنجینە زۆر تایبەتە. وەڵاهی وەکو بۆ هەنگاوانان ینی پاڵپشتێکی ئەوتۆنیە بۆ هەنگاوانان تایبەت ینی نەخۆشی هەیە لە بۆ هەنگەکە دەرمان. ئەمە کێشەی سەرەکیمان ڤاروایە. ڤاروا حکومەت دەوی هاوکار بیتن دەرمانمان بۆ دابن کە ئەو دەرمانانە کە هەنە زۆر گرانن، دەرمانی باشەیە گرانە، دەرمانەکانی تێش وێنێ کە حکومەت پاڵپشتی بیتن ئەوە زۆر باش دەبی لە بۆ هەنگاوانان. بەپێی توێژینەوەیەک ناوچەی باڵەکایەتی خاوەنی 233 هەنگەوانە، هەروەها 17,241 سندوق و غەڵێفی هەیە و بەرهەمی ساڵانەی نزیکەی 137,367 کیلۆگرام هەنجوینە. نرخی هەنجوینی خۆماڵی لە بازارەکان کیلۆی لە 27,000ەوە دەست پێ دەکات تا وەکو 100,000 دینار. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.